بەرنامەی گەشتوان بەرنمەیەکە هەر جارە و لەگەڵ گروپێکی چالاکوانی ئەم کوردستانە دەبینە میوانتان. دەچینە هەموو سروشتێکی جوانی ئەم کوردستانە باز لە بابەتێکی ژینگەیی ئەەکەین کە لە ڕۆژە زۆر گەرم و گوڕام. ئەم جارە بۆ ئەمەقەیە لەگەڵ فیدراسیۆنی شاخەوانی کوردستان ناوەندی هەولێر دەچینە سەر چیای سەفین. ئەو چیایی کە لەم لاوە دەڕوانێتە سەر هیران و نازەنین و شەقڵاوە لەگەڵمان بن. بەرزی چیای سەفین لە ئاستی ڕووی دەریاوە 1974 مترە. درێژی زنجیرە چیای سەفین 41 کیلومترە. لە ئاوەگردەوە دەست پێ دەکات و لە حوجران کۆتایی دێت. کانیاوەکانی زنجیرە چیای سەفین بریتین لە کانی شیلانە، کانی گیز، کانی زیزنێ و چەند کانیەکی تر. هەڵکەوتەی چیای سەفین دەکەوێتە بەشی باکووری ڕۆژهەڵاتی شاری هەولێر بە دووری 41 کیلومتر. چیای سەفین بە دەڤەری خۆشناوەتی ناسراوە. هەمیشە شاخەوان ئەو کەسەیە کە زیاتر لە تاگەکانی کۆمەڵگا لە ناو ژینگە و لە ناو سروشتایە. با بزانین شاخەوان چ گرنگێکی بە ژینگە پارێزی داوە. ئەوە بۆ ئەو پرسیارە کاک یوسف ئەم کاتە و باش لەو دەمێکە بێکەوەین. کاک یوسف گرنگی شاخەوان کێتە ناو ژینگە، چۆن دەڕوانێتە ژینگە، چۆن پارێزگاری لە ژینگە دەگات و ئامۆژگاریت بۆ گەشتیار بۆ کەسانی ئاسایی چیەکە دێنە ناو ژینگە؟ خۆی لە بنەڕەتدا شاخەوانی واتە ژینگە پارێزی، یعنی کە ئەو کەسەی وەرزشی شاخەوانی دەکا لە هەمان کاتدا ژینگە پارێزە و دۆستی سروشتیشە. ئەمە کە بەرنمەیەکی شاخەوانی دادنین پێشوەخت بۆ بەرنمەی بچینە شاخێک لە ڕێگا تەماشە دەکەین تووشی ئەو کەسانە بین کە زبل و خاشاچیان فرەدا و لەگەڵ خۆمان کۆی دەکەینەوە، یعنی وەکو ئەرکێکی ئەخلاقی خۆمان کە هەموو شاخەوان هەموو ژینگە پارێز ڕێگا بە ڕێگا شوێنەکان پاک دەکەینەوە کە بچینە ئەو شوێنەی تێیدا دەمێنێنەوە خاڵی کۆتایی سەر لووتکەی شاخەکان بیجە بە هەر وەسیلەیەک بێ هەر پاش ماوەیەکی بێ لەگەڵ خۆماندا کۆی دەکەینەوە. لە هەمان کاتدا کە لە شوێنی شەومانەوە دەمێنینەوە ئاگرێک دەکەینەوە دەبێ ئەو شوێنە زۆر بە چاوکراوەیی بیپارێزین، نەکو فڕوشکی ئاگرەکان بپەڕێ دار و درەختی شاخەکان بستێن، یعنی زۆر بە پاکی بەجێی دێڵین ناوچەکە. دەستە خۆش بە کاک یوسف بۆ ئەو ڕوونکردنەوە جوانە. سۆنیا خان ئەو دێنە لای جەنابەت ماگەکە و پێ. سۆنیا خان شاخەوانیش هەیە کە گرنگی بە ژینگە نەدا ژینگە نەپارێزێ. ئەوەی وا خۆی بە شاخەوان بزانێ وەکو حەز و هەدەفی بێ بۆیرە هەمووی بە ئەرکی خۆی دەزانێت گەشتێک بەجێما بێ حتمما کۆی دەکاتەوە فڕێدا. بەڵام ئەمە بۆ هەر مرۆڤێک دەبی هەمومان وابی. دەست خۆش زۆر.
دوای سەرکەوتنێکی زۆر هاتینە قەتپاڵی چیای سەفین لای کانیشیلانە لێرە ئەم شەو چادرگەکەمان هەڵاوە چادرگێکی زۆر زۆر خۆش و جوانمان هەڵاوە ئێستا دەستەکەین بە دروستکردنی خواردن وازە هەمومان ماندوین پێویستمان بۆیە ئێتر ئامادەکاریکەین بۆ دروستکردنی خواردنەکان ساوڕیان یارمەتیمانێن خەریکی ئاگرکردنەوە کاری. حەزم کرد لەم پاڵ شاخی سەفین هەیە کە زۆر خۆشە کە قەتا سۆڵ ناگرێرەش ببینەمەوە بینیمان چلفراکی سنگی مریشکەکەین بە پەتاتە و پیاز و کاری و بیبەر و گوێزەر و ئەم جۆرە کەرەستانە شتێکی خۆش دروست دەکەین هەم سوکەڵە بێ بۆ مەعیدا شتێکی قورس ناکەین واکەین شتێک بێت خۆش بێت تر دزانین بەدڵتانە بێیاننا تۆ ئەتوانی سڵەکانم بۆ بژنی ئێوە کێنە شاخ عادەتەن چی دروستەکەن یان چی لەگەڵ خۆتانە هەن بیخۆنیان کێنە سەرچیا و ئەمێنەوە چی دروستەکەن بۆ خواردن ئالەم خواردنانەکەن یان چۆن خواردنی سوپ دروست دەکەین عادەتەن دوو کەس ئەوە خواردنێکی سوپ دروست دەکەن پێکەوە هەندە چیشەیە خواردن لە ماری خۆی دێن هەندە چیشەیە بیست ماڵم پیزاشەکرێت سەر شاخشتیوە ڕووە ئەی چۆن ئەی فڕن ئەیشت چۆن چۆنیە ماکە ئەوان بەخۆیان شتەکان تەرتیب دەکەن من ئەوەی ئەگەم لێ بێ لە پشتی سەرمەوە تۆزێک لەمەوە پێش منجڵی ئاپراخ لەسەر ئاگر بوو قوڵپی ئەیابۆنەکەی هاتووە ئەجا نازانم ئەوە بەشی هەمومانیان یان بەسپانی وەڵایەوە هەر لە بەخۆیان نابیان پێچابیانەوە بەس ئەلێرە بەس دەیکورێنە دیارڕەبی عافێتیان بێ ئەجا بێتە سەر ئەم چیاوی یاپراخیشی پێ بێ و لێرەش لێی نیت ئەزانی چ تام و لەزەتێکی هەیە من حەزەکەم لێرەوە باسی تەوەری ئەڵلقەی ئەم بەرنامەمان بکەم کە زۆر زۆر تایبەتە لەسەر ئەو ئاگری کە ئێستا زۆربەی جیهانی گرتوێتەوە بەڕاستی ئەواکی وڵاتانی دراوسێمان لایەکی سوتاوە لەو لاوە سیرەکەی ئیسپانیا ئیتالیا یۆنان ئەمریکا لە زۆربەی وڵاتانی جیهان لەم هاوینە گەرمەیە کە ئەم ساڵ وشکە ساڵیە دارستانەکانی جیهان ئەسووتێن ئەمە کارەساتێکی ژینگەی زۆر گەورەی بۆ هەموو سروشت بۆ مرۆڤایەتی بۆ ئاژەڵ بۆ هەموو شتێک دروست کردووە بەڵام حەزەکەم من لێرەوە باسی بکەم بڵێم دەوری پێگەی سۆشیال میدیا لە بە ئاگاهێنانە و لە بەرچاوخستنی ئەم نەهامەت و کارەساتە ژینگەیانی کە بەسەر هەموو مرۆڤایەتی هات و ئێمە دەورمانۆک و کورد لەم ناوچەیە چییە حەزەکەم لە گەنجێکی خۆمانەوە دەست بکەین کە دائیمەن ئاگروتینی سۆشیال میدیا گەنجە ئایا ڕۆڵی سۆشیال میدیا لە بە ئاگاهێنانەوە و ڕۆشنبیرکردنی خەڵک لەم کاتەی ئێستاە لە ژینگە پاراستن بیزات ژینگە پاراستنی کوردستان لێرە دەوری سۆشیال میدیا بۆ باسکە و چارەسەری سۆشیال میدیا لە مۆزوعاتیە دارستان لە هەر وڵاتێکی سوتا زەرری بۆ ئێمەش دەبێت لە بەرەوەی ژینگە پیس دەبێت و ئۆکسیزین کەم دەبێتەوە و ڕۆلی سۆشیال میدیاش ئەوەیە ئەگەر نمونە بزانین وڵاتێک بەچ کارەساتێک بەچ شتێک ئاگری کەوتوتەوە ئێمە زیاتر و شار دەبینەوە لە ئەوەی خۆمان پارێزین و بەوریاییەوە شتێک بکەین ئێستا نمونە و ئاگرەما کردەوە ئاگرێکی بچووکە دەتوانین کۆنتترۆلی بکەین ئەنی و دواییش خامۆشی دەکەینەوە کە ئایا هەست دەکەی خەڵک لە بەهۆی سۆشیال میدیاوە ئێستا زۆر بە ئاگاترە چۆن کە چووە سروشت چۆن ئاگای لە سروشت بێ لە ڕێی ئەو پەیجانەوە لە ڕێی ئەو ژینگە پارێزانی ناو سۆشیال میدیا ئەکی چووکە سۆشیال میدیا شتەکە ینی
خەڵکی لە ئەمریکا شتێک دەوێت لێرە دەیزانین بۆی سوۆسیال میدیاوە ینی جاران کە شتانە نەبوو هەواڵ درەنگ دەگوازرە بەستە چکە کە سوۆسیال میدیا هەیە و خەڵکەی زۆریش بەکاری دێنی ئەنی زیاتر خەڵک وشار دەبتو لەو شتانە زۆر چاکە حەزەکەم زۆر سپاس زۆر مەمنون مامۆستا نادر کە شارەزا و پسپۆرێکی باشە لە بواری ژینگە و ژینگە پارێزیە ئەم ئاگرە زۆرێکی ئێستا هەموو جیهانی تەنیوە مەترسیێکی زۆری دروست کردووە لەسەر هەموو مرۆڤایەتی بەگشتی نەک هەر مرۆڤ بەڵکو چینی ئەو غازانی کە دەوری کوری ئەرزیان ناوە ئەو جان لە بەرانە نیکە لە غاباتەکانە ئەژین ئەمە تەوازن و هاوسەنگی ژینگە چیلی ئەکات کە لە شوێنێکی زۆر دووریش ئەگەر غاباتێک دارستانێک شوێنێک بسووتێ لەسەر ئێمە لە شوێنێکی زۆر دوورەوە کاریگەری خراپەکانی بۆ ئێمە بۆ هەموو زەوی چییە؟ بە شێوەی گشتی لە هەر شوێنێک ئاگەر هەبێ یان سوتانە بێ یا زیان بە ژینگە بگا زیان بە ژینگەی وڵات و شوێنەکانی دیکەش دەگا بە چەند نمونەیەک بۆ نمونە ئەو دوو کەڵ و ئەو سوتانە دەبێتە هۆی بێهێزکردنی تەبەقەی ئۆزۆن کە تیشتی بنەوشەیی ژێر بنەفسەجی خۆری لێ دێتە ژۆر کەمە زیان بە نەک مرۆڤەگەینی زیان بە کۆی بوونەوەر و زیندەوەرەکان دەگەێنێ بۆیە ئەمە کاریگەری لە هەر وڵاتێکوی کاریگەری لەسەر تەبەخەکانی هەوا دەکات لە هەمان کاتیشا ئۆکسیجین کەم دەبێت بە شێوەی گشتی لەسەر زەوی ئۆکسیجینیش بۆ هەموو مرۆڤایەتی هیچ دەواازە و سنوورێکی نییە ئۆکسیجین بۆ هەموو مرۆڤایەتی وەکوویەکە لە هەر شوێنێکاوی بۆ ئێمەش دەبێت بە تەنگیەوە بێن بە گرنگی بزانین لە هەر شوێنێکە کارە ساتێکی ژینگەی ڕووبدات بە ژینگەی خۆمانی بزانین وەکو وڵاتی خۆمان سەیریکەین ئەگەر لە دەستمان بێ بە هانایەوە بچین هەر ئەمە شوای کردو هەندێک لە وڵاتان زۆر بە ئاسانی کە لە شوێنێکە ژینگە تێکە چێ بەهانایەک دیکەوە دەچن یاخو زۆر زار کۆبوونەوە لەسەر ئاستی بە تایبەتی وڵاتە زلهێزەکان دەکرێت کە بودجەیەکی تەرخانکەن بۆ ژینگەی گشتی جیهان و یاخو زۆر جار هەوڵە درێژ ئەو گەورانەی لە وڵاتان هەیە سنووردار بکرێت یاخو چ لە ڕێی کەمکردنەوەیان چ لە ڕێی دانانی باجێک لە سەریان هەتاکو و کەمتر ژینگە پیس بکرێت چونکە وەکو وتمان لە هەر شوێنێک بێ بۆ وڵات و بە شوێنەکانی کاریگەری هەیە ئاکارەکانی مرۆڤ خۆیەتی کە خراپ مامەڵە لەگەڵ ئەم زەوی و ئەم سروشتاکات پرسیارەکەشی منیش لێرە ئەمەیە ئێمە وەکو کورد چیمان کردووە یان چی باشە بیکەین بۆ ئەوی کە ڕێگریکەین لە ئاگرکەوتنەوە یان ئەگەر ئاگری کەوتەوە ئەو هەنگاوانە چینکە لە ئێستا ئێمە خۆمانی بۆ ئامادەکەین وەکو وڵاتانی ترمان لێنێت کە ڕێگری بکەین لەو ئاگرا چۆن بچین ئەم ئاگرە بکوژێنینەوە بەڕای جەنابتان نازەم چیترش حەزەکە قسە لەسەر ئەوە بکات ڕای ئێوە چییە و چارەسەری ئەمە چیە کە ئێمە ئەگەر ڕوبەڕووی کارەساتێکی وا ببینەوە طبعاً هەر کەس لە ڕوانگەی خۆیەوە دەبێ هەستی بەرپرسیارەتی هەبیتن بەرامبەر ئەو ژینگەی کەلێتی هەر لە جێی خۆیەوە دەست پێ بکاتن حتممە ئەگەر ئاگرێک لە بچووکەوە دەست پێ بکا وردە وردە هێدی تەشەنە دەستنی و گەورە دەبیتن دەبارە هۆ کارێک ئاگرەکە دروست بووبیتن ئەگەر هەر ئینسانێک لە ڕوانگەی خۆیەوە هەستی بەرپرسیارەتی نەبیت ناتوانیتن ئەو ژینگەی خۆی بپارێزیتن و کاتەکە ئەو ئاگرە دەبتەوە ئەتو ئەگەر هەستی بەرپرسیارەتت ئەگەر هەتا نەتوانی کۆنتترۆلیشی بکەی و دەستشت پێ بگە هیچ نەبی بتانی ئەو خەڵکەی کە لەو شوێنێ نیشتە جێن یان نزیکن لەو شوێنی ئاگاداریان بکەوە یاخود ئەو جۆرە ئاژەڵانەی کە لەو شوێنی نزیکن بتوانین دووریان بخەوە چۆن هیچ بیرۆکێک هەیە کە ئەو خەڵکە چۆن ئاژەڵەکانیان ڕزگارکەن ئاژەڵە و ناوە ڕزگارکەن یا چۆن بتوانن خۆیان کۆکەنەوە و ئاگرەکە کوژێنەوە پێش ئەو بێت چی بکرێت چۆن ئەم ئامادەکاریە بکرێت طبعاً سەرەتا پەیوەندی بە فریاگوزاری دەکرێتن بە حریقی بەرگری شارستانی و پێیان ڕدەگەیەندرێتن و ئەو کاتی هەموو هێزەکانی فریاکەوتن هەوڵی ئەوە دەدەن بەس بیدایەت لە خۆیانەوە کە هەستیان کرد ئاگرەکە گچکە بوو ینی زۆر گەورە نەبوو تەشەنەی نەسەند بوو هیچ هۆکارێک نەبوو کە بتوانی و ئاگرە تەشەنە بسەنیتن وردە وردە لە خۆیانە هەستی بەرپرسیارەتیان هەبیتن بتوانن ئاگرەکەی کۆنتترۆل بکەن ئەگەر نەشیان توانی و ئەنی ئاگرەکە بە شێوەی تەواو تەشەنیستن مەجبور دەبن ئەو کاتی ناوچەکەی چۆڵ بکەن و بەجێی بێڵن هەتاوەکو بتوانن ئەو کەسانەی کە شارەزان ئەوان بتن کۆنتترۆلی ئاگرەکەی بکەن و لە جێی خۆشیانەوە ئەو کەسانێک کە لە دەوروبەریان ئاگاداریان کەن. کاک سەلمانجان تۆم هەڵبژارد باسی شتێکم بۆ بکەی ئەم گفتوگوی کە
ئێستا کردمان حەزەکەم دەرەنجامەکەیمان پێ بڵێ هی ئەم گفتوگۆیی کە کردمان. ئەمە یەکەم چش دەبی هەست بەرپرسیارێتتر بکەین لەو جێگانی کە بتانی ئاگر بکەوە یان دەستی سەفرەی مەقەرەی دادنێ یان دەبین یەکە ئاگری دەسە ڕێنمایی بکە یان زغارەی فرێدا لێنەگە ڕێ ئاگرەکە بتەوە هەممان بە مرچی خۆمان بزانین ئەو وڵاتەیە دەست خۆش بکاتە دەرەنجام پێویستمان بە هەستێکی نیشتیمانی هەیە بە هەڵمەتێکی نیشتیمانی هەیە بۆی کە لە هەر شوێنێکی کوردستان کارە ساتێکی خوانەخواستە ئاگر کەوتنەوە بێ یا هەر کارە ساتێکی تر بێت هەموو شوێنێکی خەڵکی کوردستان لە هەر شوێنێکەوە بێ بەهانای ئەو شوێنەوە بچن و بە هەڵمەتیکی زۆر فراوان بچن بەهانای ئەو شوێنەوە زۆ گرنگیشە خەڵک لە ناو سۆشیال میدیا دەورێکی زۆر گرنگیان هەبێ لە ئاگادارکردنەوە لە تەوعی خەڵک و وا بزانم بۆنی خواردنەکەمانیە خەریکە پێ ئەگات برسیمانە زۆر ئێستا ئەچین بەلای خواردنەکەمانە بزانم گەشتە چین. کاتژمێر پێنجی بەرەبەیان فیکە لێدرا چادر کۆکرایەوە نانێکی ئاساییمان خوارد خۆمان ئامادە کردووە بەرەو خوارەوە
چینە خوارەوە و کۆتایی بەگەشتەکەمان بینین بەڵام پێش ئەوە من حەزەکەم مامۆستا ئازاد کە سەرپەرشتیاری ڕێخەری ئەم گروپەمان بوو حەزەکەم دوا پەیامی بۆمان باس بکات کاگازاجیان فەرموو پێشەم شتێک دەبی هەر هەمومان ئێمە درک بە ئەوە بکەین کە سرۆشت ئەرچێکی قرسی لەسەر شانە ئەویش دابینکردنی ئۆکسزیینە دابینکردنی ئۆکسزیین بێگومان لە کەشوهەوایەکی پاک دەبێت لە ژینگەیەکی پاک دەبێت چەند ژینگەکە پاکتربی ئەوەندە ئۆکسزیینەکەمان ڕێژەکەی زیاتر دەبێت و پاکتر دەبێت هەمیشە ئێمە وەکو فدراسیۆی شاخەوانی کوردستان ڕێنماییمان بۆ هەموو گروپە شاخەوانیەکان و بۆ هەموو هاوڵاتیان ئەوەیەکەوە پاراستنی ژینگە ئەرچی سەرشی ئێمەیە لەبەرەوەی ئێمە بەرکەوتەمان وەکو شاخەوان لە خەرچی تر زیاترە بۆ نمونە کاتێک کەسێک وەکو گەشت دەڕاتە شوێنێک لەوانەیە مانجی جارێک بڕەوە بەڵام ئێمە وەکو شاخەوانەکان بێگومان هەفتەی جارێک و لەوانەیە زیاتریش ئێمە گەشت بکەین بۆ نمونە ئەو ماوەی کە کۆڤید 19 هەبوو خەڵک دەبی درک بەوە بکات چەند پێویستیمان بە ئۆکسزیین هەبوو بۆیە ئەرچی سەرشانی هەر هەمومانە کەەوە ئەم ژینگە جوانە بپارێزین جگەلەوە ئێمە وەکو شاخەوانەکان ڕێنمایی هەموو خەڵکێک دەکەین کەەوە ژینگە بپارێزی و بە تایبەتی لە ڕێگای گروپە شاخەوانەکان کاتێک بەرکەوتیان دەبێت لەگەڵ کەسێک لەگەڵ کۆمەڵە خەڵکێک کە لە شوێنێک وەکو گەشتیار ئێمە وەکو گروپە شاخەوانەکان جگەلەوە بەردەوام ئەو شوێنێک کە دەیچینە ئەوش پاک دەکەینەوە کاتێک دەچینە شوێنێک بۆ نمونەوە وەکو دوێنێ دیتان لێرانە خەڵکی گەشتیار ئێرانەی پیس کردبوو ئێمە پاکمان کردەوە.